ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەندین ساختەکاری لە هەڵبژاردنەکانی ئەم دوایەی عێراقدا ئاشکرا دەکات. مشعان جبوری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارەیەک پێشێلکاری یاسایی ئاشکرا دەکات کە لە هەڵبژاردنەکانی دەرەوەی عێراق و بەشێک لە پارێزگاکانی عێراقدا ئەنجام دراون. جبوری لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند محەممەد عیساوی بەرپرسی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە ئەردەن و سووریا لە کۆبوونەوەیەکی نهێنیدا کە لە سووریا بەڕێوە چووە سێ بنکەی دەنگدانی ئەردەنی بە چەند کاندیدێکی عێراقی فرۆشتووە کە ژمارەی دەنگەکانی ئەو سێ بنکەیە 12,000 دەنگ بووە. وتیشی عیساوی ویستوێتی بنکەیەکی دەنگدانی سووریاش بفرۆشێ کە 4,000 دەنگی تێدا بووە، بەڵام بەرپرسی بنکەکە فرۆشتنی دەنگەکانی ڕەت کردوتەوە. جبوری کۆمیسیۆنی ئێستای هەڵبژاردنەکانی عێراقی بە خراپترین کۆمیسیۆن لە مێژووی عێراقدا ناوبرد و ئاماژەی بەوەشدا کە جگەل لە ئەردەن کۆمیسیۆن لە تورکیاش 25,000 دەنگی فرۆشتووە و بەو هۆیشەوە ژمارەیەک کاندید لە پارێزگاکانی بەغدا، ئەنبار، مووسڵ و سەلاحەدین گەیشتوونەتە پەرلەمان. وتیشی کاندید هەیە تەنها 128 دەنگی بەراستەقینەی بەدەستێناوە، بەڵام ئێستا بەهۆی ئەو ساختەکاریەوە بۆتە ئەندامی پارلەمان. جبوری چەند لایەنێکی سیاسی تۆمەتبار کرد بەو ساختەکاریە و ڕاگەیاند کۆبوونەوە نهێنیەکەی ئەو لایەنانە و بەرپرسەکەی کۆمیسیۆن لە ئەردەن لە ڕێگەی کامێرەی چاودێری ئەو هێتۆلەوە تۆمارکراوە تا کۆبوونەوەکەی تێدا بەڕێوە چووە. ئاشکراشی کرد بەرپرسەکەی کۆمیسیۆن لە بەرامبەر فرۆشتنی سندوقەکانی دەنگداندا زیاتر لە $1 ملیۆن وەرگرتووە.